I love the Kurds, and I lived among them for a long time in Turkey. And a friend of mine here in Nashville named Lance Andrew said to me, "You need to write a song about Kobani." I said, "I don't know Sorani. Will you help me? I don't know Kurmanji either, except a little." And he said, "Yeah, I'll write the words." So he wrote some words, and I put the words to the music. کۆمەڵی خەڵک هاتنەوێ بەشداریان کرد، کۆمەڵی مناڵی جوان هاتن لەوێ جلی کوردیان پۆشی و سرودی ئێڕەقیبیان وتەوە و بەشداری چەندە چالاکییان کرد. ئێمە زۆر خۆشحاڵ بووین و خەڵکێکی زۆریش هاتوون لە هەموو ویلایەتەکانی ترەوە. بەداخەوە ئێمە بینیمان لەم چەند ڕۆژەی کە سەیران و گەشتەیە خەڵکانێکی زۆر ژینگە وێرانەکەن چونکە هەندێک ماددە هەیە لە ناو زەویدا بۆ ماوەیەکی دوور و درۆژ دەمێنێتەوە بە تایبەتی پلاستیک دایبی منداڵان زەرەر بە ژینگەکەمان ئەگەێنێ کە ژینگەکەمان ناتەن دروست بوو واتە مرۆڤەکان ناتەن دروستە بن. پێشانگایەکی فۆتۆگرافیە تایبەتە بە ژینگە بەشێکی پێشانگاکە پیشانی ئەیە کە ژینگەی کوردستان بە چ شێوەی پیسکراوە بەداخەوە بەشی دووهەمی پاکی ژینگەیە سروشتی جوانی کوردستانمان پیشانەیە. خۆشحاڵین لە ئەوەی کە ئێمە توانیمانە بتانین مەسەڵەن ناو مردمە ئەوە داخین کە هەدەف لە کارەکەمان پاراستنی ژینگەز واقعاً بەڕاستی ئەرکە هەمومانێشەیە ژینگە بپارێزین دوایەوەیجا هەدەفمان فقط فەرهەنگسازیە مردم هاوڕاییمان کە یانێ بتانین کارەکانمان فرەتر بۆینگە بەرەوە. ئەمە چوارمین دەورەی نمایشگاکەی کە بەرگوزار یەکات و ئێمە گەرەکمانە ئەم نمایشگا لە سەدێک شوریە سەبت بکرێت. خۆشبەختانە 0 تا 100 بەرگوزاری نمایشگاکە بە هاوقۆڵی خودی مناڵەکان ئەنجومەن و ئەمە پیشنەیاری خودی مناڵەکان ئەنجومەندایانە شارداری و بەشداری کۆمەکیان کردە و ئێمە داواکەن لە ئۆرگانانی تریشکە هاویاریمان بکەن و کۆمەکمان بکەن. دروستکردنی ئەم ئەکسسواراتانە خولیایە بەپێی ڕەنەکان ڕێکیان ئەخەم و بەپێی خواستی خەڵکیش کە داوای ئەەکەن ڕێخستنی ڕەنگەکان زۆر پێویستە دەستکەوتنی موروەکان و مەوادەکان مەسەلەن تەزبیحێک تقریبان بە 10 دقە تەواو یەکەم بازنێک تقریبان هەر 5 دقەیەکی پێچێ. گروپێک لە ژنانی کەرکووک هەوڵماندا بۆ پاڵپشتیکردنی کۆمەڵێک لە گەنجانی ئەم شارە لە خاتونە بەڕێزەکان کە بۆ نوێژەنکردنەوەی کەلتور و بۆ دەستەبەرکردنی بژێوی ژیانی خۆیان بەم کارە ڕەنگینانە بە دەست و پەنجە ڕەنگینەکانیان هەڵساون بۆ کارێکی جوان
کە نمایش یاخود گزارش لە ئەو کارانە دەکات کە بە پێی دێر زەمانەوە باو بە پیرانی ئێمە بەکاریان هێناوە.